یاریەکانی هەفتەی دووەمی خولی نایەبی لاوانی کوردستان بەڕێوە چوو. هەردوو پێشمەرگەی هەولێر و پێشمەرگەی سلێمانی بە دوو ئەنجامی گەورە لە نێو پایتەختەوە 3 خاڵی گرنگیان بەدەستێنا. لاوانی هەندرێن لەسەر یاریگای خۆی میوانداری لاوانی پێشمەرگەی سلێمانی کرد. تەنها 3 خولێک بەسەر دەستپێکی یاریەکە تێپەڕی. محەممەد ڕێبوار گۆڵی یەکەمی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کرد. لە خولەکی 28 دژوار عومەر بە شێوازێکی جوان گۆڵی دووەمیشی زیاد کرد. لە نیوەی دووەم یاریەکەش کارزان باپیر و جێگر خالید توانیان 2 گۆڵی تریش بۆ پێشمەرگەی سلێمانی زیاد بکەن و یاریەکەیان بە 4 گۆڵی بێوەڵام لە هەندرێنی خاوەن ماڵ بردەوە. لە یاریەکی بەهێز هەولێر و پێشمەرگەی هەولێر لەسەر یاریگای دووەمی فەڕەنسا هەیری بێگەیشتن. لە نیوەی یەکەم هیچ گۆلێک تۆمار نەکرا، بەڵام نیوەی دووەم زۆر جیاواز بوو. 7 خولەک تێپەڕی بەسەر دەستپێکی نیوەی دووەم. ناوبژوان فیکەی لێدانی سزای لێدا و کاژین لوقمان بە لێدانی سزا گۆڵ یەکەمی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد. هەمان یاریزان لە خولەکی 58 گۆڵی دووەمیشی تۆمار کرد. لە خولەکی 74 ئەژی ئومێد گۆڵی سێمی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. دوای 5 خولێک نیعمەت عارف گۆڵی چوارەمیشی خستە سەر. لە دوا خولەکی یاریەکەش یوسف وریا بە گۆڵی 5ەم کەرنەڤاڵی گۆڵەکانی لاوانی پێشمەرگەی هەولێری بە کۆتاهێنا و پێشمەرگەی هەولێر بە 5 گۆڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کرد. سپاس بۆ خوای گەورە و ڕموفەقی کردین لەو یاریەی تاکید 3 نقطە لە ناو مەلعەبی خەسم بابرین دەستکەوتە بەنسبەت پارێزگاریکردنیش لە پلەی یەکەم تاکید ئێمە ئەو ساڵ کە خۆمان ئامادە کردیە وەکو تیپەک بەشداریمان کردووە ئینشاڵڵا دەبی ململانەی لەسەر نازناوەکە بکەین و ئەوەی لە تواناماندا بێ دەیکەن ئینشاڵڵا و ئەو سەرکەوتنانش ئینشاڵڵا دەبتە دافعەک لەوە یاریەکانی داهاتوو لەوەی باشتر و باشتر تۆپانێ بکەین ئینشاڵڵا. توانیمان ئەمڕۆ ئەنجامێکی باش بەدەست بێن و بەرامبەر نادی هەولێر کەوا پاڵانی خولی کوردستانی پار بوون ئەنجامێکی باشمان بەدەستێنا توانیمان 5 گۆڵ بکەین و ئێستا ڕیزبەندی یەکەمین و دەمانێت لە یاریەکانی دیشدار هەروە بەردەوام لە بردنەوەی گەورە و دەمانێت ئەم ساڵ پاڵانی خولەکە بین. پێشمەرگەی هەولێر بەم سەرکەوتنە گەورەی توانی پێشەنجی خولەکە بگرێت بە 6 خاڵ. پێشمەرگەی سلێمانیش بە 4 خاڵ لە خانەی سێمدایە. هەولێریش بە تاکە خاڵێک لە خانەی دێم و هەندرێنیش بە 2 خاڵ لە کۆتایی ڕیزبەند. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.